برادر پرسیاری کردووە کە بۆچی دوای فرۆشتنی نەوت قەرزار. هەمیشە کەمی داهات و نزمبوونەوەی نرخی نەوت بیانووی ئابووریە سەر بە خۆشکس خواردوەکەی پارتی و یەکێتی بووە بۆ ئەوەی دەست بۆ قوتی خەڵکی ببن. کەچی تەنانەت لەم سەروبەندی هەڵبژاردنەشدا هیچ گەرانتێکیان بۆ بەردەوامبوونی موچە نەدا ئەگەر بێت و بەغداد 200 ملیارەکە نەنێرێت. نرخی نەوتیش بەردەوامە لە بەرزبوونەوە و لە ئێستادا 83 دۆلاری تێپەڕاندووە. دەسەڵاتدارانیش بێدەنگن لە باسی بەرزبوونەوەی داهات و چاوەڕوانی گەنجان لە دامەزراندن و دابینکردنی سەرەتاییترین خزمەتگوزاریەکان لە ڕێگەوبان و پرۆژەی ئاو و دروستکردنی قوتابخانە. بەڵکو ئەو دەسەڵاتەی بانگەشەی ئەوەی دەکرد کوردستان دەخاتە سەر نەخشەی جیهانی نەوت. خۆی لە دابینکردنی بەرمیلێک نەوتی سپی کە ئێستا لە جیهاندا ئەم شێوازی خۆگەرمکردنەوە بە نەریتی کۆندا دەنرێت دەدزێتەوە و چاوەڕوانی ئەوەیە بەغداد بۆ خەڵکی کوردستانی دابینکات کە ڕۆژگارێگە و بەغدادیان بە دراوسێ ناو دەبرد و داوای سربەخۆییان لێ دەکرد. لە هەموو وڵاتانی خاوەنی نەوتن و نەوت هەناردە دەکەن بەر لە هەموو شتێک بە یاسا ئەوەیان ڕێک خستووە کە پێداویستیەکانی ناوخۆ پڕ بکەنەوە و بە نرخێکی هەرزانتر بەسەر هاوڵاتیاندا دابەشی دەکەن. کەچی خەڵکی کوردستان تەنانەت بەو نرخەش کە بە تورکیا وڵاتانی ئەوروپی و تەنانەت ئەفغانستانیشی دەفرۆشن ڕازین. بەڵام ئەمان جارێکی دیکە بە نرخێکی جیهانی و بگرە بە خستنەسەری بازیش بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە. بە جۆرێک نرخی نەوت و بەرهەمەکانی وەک گازوایل و بەنزین بە بەرزبوونەوەی نرخی جیهانی لەسەر هاوڵاتیانیش گران دەکرێن و جار و باریش بە دروستکردنی قەیرانێک لە هاوردەکردنیدا قاسەی چەند بەرپرسێکی باڵا هێندەی دیکە پڕ دەکەنەوە. ئیتر کاتێتی خەڵک بپرسێت بۆچی وا بێدەنگیتان هەڵبژاردووە و باسێک لە گەڕانەوەی پاشەکەوت و خزمەتگوزاری و سلفە و دامەزراندن ناکەن. دەبێت دەسەڵاتدارانی هەرێماگەدار بن خەڵکی کوردستان باش دەزانن کە ئەوانیان خستۆتە سەر نەخشەی جیهانی نەوت بەڵام بۆ بەرژەوەندی خەڵکی نا بەڵکو بۆ خۆتان و کۆمپانیا وڵاتانی ئیقلیمی. خەڵکی کوردستانیش تەنیا کڕیارێکی باشی ئێون و بەرهەمە نەوتیەکانتان بە گرانتر لە نرخی جیهانی لێ دەکردنەوە. ومن حەز ناکەم بڵێن موچە بردراوە مەسەلە ئەمە خۆگونجاندنە لەگەڵ بودجەی بەردەست. لێرەدا وەڵامی لۆژیکی بۆ پرسیارەکە ئەوەیە کاتێک کە نرخی نەوت دادەبەزێت ئێوە بەیەک و دوو خۆتان بە موچەی خەڵکی دەگونجێنن کەچی لە کاتی بەرزبوونەوەیدا خۆتانی لێبێدەنگ دەکەن و بەدەیان بابەتی دروستکرا و لاوەکی لە سۆشیال میدیادا ڕایگشتی پێوە خەریک دەکەن. خەڵکی کوردستان باش دەزانێت بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلاریشەوە بە ڕێژەی لە 120 ئێوە قازانجتان کردووە و خەڵکیش بە هەمان ڕێژە توانای کڕینیان لەدەست داوە. بەڵام هیچ باسێکی لێوە ناکەن و هاوشێوەی نەوتەکە ئەو داهاتەش دیزە بە دەرخۆنە دەکەن و دوای هەڵبژاردنیش ئەوەی لە بیرتان نەبێت خەڵک و ئاستی گوزەرانیەتی چونکە هێندەی تر نغرۆی نەوت و مامەڵەی پۆستەکان لە بەغداد دەبن.